دەچێت ئێستا کەس ئەو پرسیاری لێ نەکردو بەڕاستی خوا نەکردە باردۆخێک بێتە پێشەوە خونچە لە دەست بیت چه هەستێکە بێ بۆ بەیان زەریفی وڵاهی زۆر ناخۆشە تەوانەوە هەر کارە ساتێت تۆ نازانی چی ڕۆئەیە لە ژیانە بەڵام زۆر دڵگرانە بم بە تایبەتی بۆ یعنی هەر من لە ماڵەکی خۆمە زۆر گرنگیان بەرجلەکان و کەلوپەلە کۆنەکان ئەوانە لە ناو بچی مەژەیەکێکە لەوانە ئەمیش لە ناو بچێ و ئەو کەلوپەلان لە ناو بچە جلوکودەکانم لە ناو بچێ زۆر یعنی دڵگرانە بم من گوێ نایەم بە شتەکانی تر بەس ئەو شتە فۆلکلۆریانە ئەو کەلەپولە کە نەمێنێت شتێکی لێبێت زۆر دڵگرانە بم لەوانەیە نەخۆشیش بکەوم بەڕاستی خوجەخانش یەکێکە لەوانە بەشێکە لە ژیانی بەڵێ بەشێکە لە ژیانی من کە قسەم بۆکە هەستەکەم دڵت پڕ بووە زۆریش دەچێت ئێستا کەس ئەو پرسیاری لێ نەکردو بەڕاستی یعنی ئێستا من زۆر شۆک بووم بەڵام ئیشەڵڵا ئەوەش نابێ ئەگەر خۆشم نەمام لەم ژیانە بە ئەوەش بڵێن خۆم نەمام لەم ژیانە وەسێت بێ وەکو چۆن من پارێزگاری لەمەم کردووە لە جلی کودەکانم کردووە بە هەمان شێوە پارێزگاری لێ بکەن ئەوانکە لێ ڕقا زیاتووە کەزیەکی ئەمەش بووکەخان بەڵێ زۆر سپاس خات و کەتی بۆ ئەو جوانانە بۆ کردم